لم روجانه كورك تلفوني بوكردم خجاري بس خاتونا كان يجي كورك تلفوني بوكردم وتي ما مصامن كي دوري متمانه بخوبونه تيمنا ما بيان بجداري بكم دواتر كلقصه كان يقسيكرتي ما مصامن هيك خو من بطلنيه من كوركم زور خو من بطلنيه وتنبوتي من لمناليه وبوركم هو مجاري هادي وتشوني جوتشكي غوري ولا كي اتشت بوتي اي مقسي لمشكي منا وايلي هاتبرمناها وخم شاني دورو بركم بم جاء اما نكتنها كتشاني شها سيركي قراني شي قرتوتو بلان بو كتشان زياتره كتشانك زياتر خاتونا كان زياتر روماغاكي كيميتي مع الاسف او سيري جواني كتشكن الان ابي زور جوان بوابي اما وايلي كات درينا لبرنامج ترا باسي ام كردي قد بجاري واه لەگەڕ زۆر ڕێزم بۆ پیاوان بەڵام پیاوەکە شکڵیشی جوان نییە کەچی هاتۆتە ژوورە دوێنش باسی ئەو مۆزوع ئەم هەرکرد لە بەرنامەیەکی ترا یەتە ژوورێ بۆ لای منەڵە وەڵا دکتۆرە گیان بەخواوە هێناومە بۆت هەر ڕێگەڵی هێنایەتی بۆی بە بارمتە شتێکی بۆ بکە ئەڵێ ئەوە ئەگەر چاکینەکەی ژنیە هێنمەوە بەسەرا یعنی ها پیاوەکە شکڵیشی زۆر ناشرین بۆ ژنەکە زۆر جوانتریش بۆ لەو یعنی لەویا متمانەی ژنەکە لە دەست ئەچێت چونکە ئەو دەردی ئێستا قسێکی جوانە کردوتە لە چاوی بەرامبەرەکەی خۆی بینێتەوە چەند جوان بێکە ئەو هاوسەرەکەی پێی ئەڵێ جوانیت خوي متمانە بەخۆبوون موضوع ئەساسێکەیە یعنی ئەوە تأکیدم ئێوە زیاتر شارەزاترن لە بوارەیە وەک لە من بەڕاستی ئەبێ کەسەکان خۆیان سيلف إيجوكيت بن تثقيفي صحي يعني تثقيفي ذاتي زور مهمة وصحيش وذاتيش بهمان كات خويان متمانيان بخويان بلن نخير إما أمامان جوانا هر كذا كسي كسكا يعني سابون منكالي أو بياو هاتو تتي جنا كم جواني وجواني كان بوما يو تشيبي الله بون منا شون حالي أو جنا أبيني شون حالي بياو كأبيني زيادة أمشتانية ثلاث من برا سعمد مقسان الله مخوي جواني جنيه من وابلن بس براسي بيا متولو كاتيا من وكو جن من لملا رقم صاوت وما بتو خوزور جاني خوي بتو جانكي ڕێگوام وتۆ بەس بە پێکەنینەوە یعنی بڵین پیاوەکە تۆزێت و ڕۆژ بوو هەستەکەم ها دوای نەبرەی سەڵتی گۆڕاوە بەس بەڵا لەوێ وام وتووە چکە بەڕاستی لە خۆی نابوو منیش پزیشکم نابوو بڵم بەس چی بکەم منیش کاکە خانمێکم لەم کۆمەلگای ڕقمە ساوە هەستم کردووە منیش ئیهانەکانێک بەس خێزانەکەی وەنیە ئەی هەستی ئەو ژنە چۆن بوو کە هاتەلات زۆر گوناحن چونکە ئێستا ئێمە لە کۆمەلگای ئێمەیە دکتۆرە خان دوو شێواز هەیە وەکو خانمان شێوازێکیان هەیە بتمانەی کولی بەخۆیەتی هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویە و لە هەموو شتێکە خۆی سەپۆرتی خۆیەکە و پشگیری خۆیەکە پێویستی بە کەسی دەوروبەر نییە پێویستی بە هاوسەرەکە نییە پێویستی بە کەسی کە نییە تا خۆی بژێنەوەی عالیکە سوپاس بۆ خی گەورە ئەمە الحەمدوللا ئێستا هەیە باشە بەڵام یەکێکی ترمان هەیە کاکە عالەکەی لەسەر هاوسەرەکەیەتی یعنی هاوسەرەکەی هەر شتێکی پێ بڵێ ئەبێت ئەویش لەولاوە بڵێ باشە بەسەر چاو بۆتەکەم ئەمەیە مشکیلەکە لەمەیان نقطەکە دروستەکە بۆیە خۆی ئەبێ لەو کاتەیە ئەوەنە خۆی بەقوت بێ ئەگەر پێشی بڵێ جوانی هەندێ خاڵی ئیجابیاتی خۆی هەیە دەریخە چکە جەنابەت فەرموود هەموو کەسێک خی گەورە هەموو کەسێکی بە جوانداناوە ئیتر یەکێکمان قژمان جوانێکێکمان باڵامان جوان هەر یەکێکەکە باوەڕکە خۆی جوانیش نسبیە ڕێژەیە لەوانێت تۆ سەبەیەکێک گەڵی جوان من بەلامەوە جوان بێ قسەی تۆ زۆر ڕاستە لەبەرەوە ئەو کەسانی کە ئیعالەکی خۆیان لەسەر خۆیانە بەڕێی منە بێ خۆیان بەقوتکەن لە ناحەی تریشەوە بێ شەد نییە لە جوانیە لەوانەیە ئەو شتێکی هەبێ دەستڕەنگینیەکی هەبێ کە لە خانمێکی کە جوانە هاوشێوەی ئەو بۆ نمونە تەبخەکەی لێنانی چێشتەکەی ئەوەنە مهم بێ کە پیاو زۆری حەز لەوەیە بۆ نمونە ئەوەنە مهم بێ وا دەرکەوێت کە جوانە یعنی جاریوە پۆزیتیڤ پۆینتەکەی خۆی لە نقطەیەکی ترا دۆسێتەوە شەد نییە جوانی بێ باوەڕکە بۆیە دایما ناخی بەهێز بۆ ئافرەتان زۆر گرنگە مێکێکە لەو خاڵانی ئێمە زۆر تەکیدی لێکەینەوە هەر بە تایبەتیش لە بەرنامی خاتونە ئێمە مانەوەی خاتونەکان لە ناخەوە زۆر بەهێز بن چکە لەم ماوەی خاتونێک تەلەفۆنی بۆ کردموتی من هاوسرم بەردەوام کە لە سوشیال میدیا یاخود سێری ئەستێرە جیهانیەکانەکە سێری ئەفلامەکانەکە کەسێکە بینێ زۆر جوان دایمێت مقارنەی منەکە بۆ بەراوردی منەکە بوو ئەڵێ هاو زۆر جوانە ئەو وایە بەڵام ئەو نازانێ ئەو لەوانێ کۆمەڵشتی لە دەست دابێ بەڵام من ئەو شتانم هەیە جاری وا هەیە کەسێک لەوانێ ئەستەرێکی بەناو بانگێ بەڵام لە ڕووی خێزانی و خێزانی لە دەستابێ بەڵام من کە خێزانم پێکێنا و مناڵم هەیە ئەو لانێ لە مناڵ بێ بەش بێ بەڵام من مناڵم پێکێنا خاوسەرم ئەمە نابینێ بەڵام سەرەکەی ئەوە ئەبینێ و یەت بەراوردی منەکە کە ئەمە بەراوردێکی زۆر کوشندەیە زۆر هەڵەیە زۆر نامەنتەقیشە چکە قەت ناگەی بەو قیمەی کە ئەو کەسەکان باسیەکەن بۆ نمونە ئیتر لە قیمەی جوانیە بۆ نمونە یەکێ لە ئەستێرەکان کە ئێمە ئەستێرەیەکی بەناوبانگمان هەیە و ئەشتانم ناوەکەی بڵم کە ئەنجلینا جۆلیە ئەنجلینا جۆلی کە منە چم بۆ کۆنفرانسانە لە جیهاندا کە لە فەرەنسا ڕۆم ئیتالیا ڕۆم کوێڕۆم مەعایری دەموچاوی قیاسات کراوە کە ئەم کچە
ئەو قیاسەیە کە تۆ بێ بیکەی بۆ نمونە کە منیان فیلەری لود بۆ خەڵکەکەم ئەبێن نقطەی پۆینتەکانم کە دایانێم ئەو نقطانە بێ کە لە دەموچای ئەنجلینا جۆلیە دەرهێناوە یعنی ڕیفێریان کردوتەوە بۆ ئەوەکو ڕیفێرەڵێ وایە چین بۆ جوانکاری بۆ یەکو ئەنجلینا جۆلی بێ بەڵام کەچی دیقەت بەلەوە چێ شتێکی تری با نەیڵم یعنی مقابلەیەکی تەلەڤیزیۆنی بەس لەواچە شتێکی تری نەبێ لە ژیانیا ئەو قسەی جەنابتە کەواتە شەر نییە ئەو کەسانە ئەو ڕۆڵ مۆدێلانە کە بڵین کە ڕۆڵ مۆدێلی خەڵکی ترن شەر نییە ئەمانە لە حیاتیانە حیاتێکی خۆشیان هەبێ حیاتێکی مستەقریان هەبێ شەر نییە بەڕاستی لەلەی دەوروبەری شەر نییە هەموو کاتێ بە جوانی ببیندێن لەوە چ شتێکی تری تیا هەبێ نەقسێک هەبێ ئێستا من بۆ ئەم بەرنامەی زۆر متابعەم کرد بە تایبەتی ئەو یەکێک لە ڕۆڵ مۆدێلەکانی بەناوبانگەکانی جیهان ینی باسیەوەیە کرد خەفەتی ئەوەی بووکە لەبەر ئەوەی کە جسمی خۆی بە جوانی بێڵێتەوە خۆی بێبەش کرد لە عمومەت لە دایکایەتی ینی نەمویستۆ مناڵم ببێ لەبەرەوەی شکڵم تێک نەچێت لە دوای تەمەنێک ئەنج دانیشت بوو خەفەتی بۆ ئەوە خواست کە ئەبووە شتێکی وای نەکردە جا حتا لە بەرنامەیەکە پیانە تۆ چۆن نەسیحەتی خەڵکەکەوتی پیانەڵم هەر لە ئێستا کە کچن کە ئەچنە پرۆسی هاوسەرگیری و ورێ خۆیان بن زوو فرێ خۆیان بکەن کە مناڵیان ببێ و دایکایەتی بکەن بۆ ئەوەی ئەو چێژە لە دەستنێن و مەحروم نەبن